ئەوەنی خەڵک باز دەکە زێر بێ ئەوە بە ئاوی زێرە بە مەبلغی $100 $200 $300 $1000 نییە کەسەکەیە کەسەکە گەداوە بکە دەیدەمێویش مەعالە داوا ناکە. پارچەیەک لە بەرگی کەعبەی پیرۆز پێشکەش بە کەسایەتیەکی هەولێری پایتەختی هەرێمی کوردستان کرا. سڵاوتان لەبێت. ئەو پارچە قوماشەی کە بەدەستی منەوەیە کە لە پایتەخت میدیاوە دەیبینن، ئەمە پارچەیەکە لە بەرگی کەعبەی پیرۆز کە لە شاری مەکەی پیرۆز پێشکەش بە کەسایەتیەکی شاری هەولێر کراوە. حاجی سەدرەدین ئەو کەسەیە کە ئەو پارچە قوماشەیە خۆت بەرگەی کەعبەی پیرۆزی پێشکەش کراوە. لەسەر ئەو بابەتە دەچمە لای خۆی و دەمێت گفتوگوی زیاتری لەگەڵ بکەم. کاک حاجی سڵاو لێ بێ. سپاس بۆ دەرفەتە. زۆر سپاس مەمنون. چۆنە ئەو پارچە قوماشەی کە بەرگی کەعبەی پیرۆزت پێشکەش کراوە؟ بەخێر بێن بەسەر چاوم. ئێمە وەکو خاوەن کۆمپانیای حەج و عومرە کە زیاتر 24 ساڵە خزمەتی حاجیان و عومرەکارانی هەرێمی کوردستان دەکەین. لەوێن دەر ئێمە خەڵکانێک لە زیاتر تایبەت لە وڵاتی سعودیە لە شاری مەکەی پیرۆز دۆست و هەواڵان و پیاوچاکان و کەسی باش برادەرمان کە خاوەن کۆمپانیان ئێمەش لە ڕێزی ئەوانین کەوە ساڵانە ئەوان هەر کۆمپانیایەکی لە وڵاتێک دیادێکیان دەبەخشش. ئێمەش ئەو ساڵ دیارخوای گەورە ئەوەی کردنی قسمت ئەو برایانی کە لەوەیە کە ئێمە کاریان لەگە دەکەن ساڵانە بێ ئەوەی ئەمن هیچ بزانم ئاگادارم لە هەر مەوزوعێک بوو لە خوانێک دانیشتبووین ئەو بەرگی کسویان پێشکەش کردین. ئەگەر باسی ئەو بەرگەم بۆ بکەیت بەڵێ ئەمە لە چ قوماشێک ئەتوو ئەو بەرگەی باش دەزانی سەدە دەستی هۆردووخمانە وەزنێکی قورسی هەیە وایە وەزنی قورسە ئەو بەرگەی هەموو تایبەتن ئەوانە بەرگەی ڕۆژ و بەرگەی هەموو دەگرێت. مەسایلی زەردیەکەش ئەوە نییە خەڵک باز دەکە زێر بێ ئەوە بە ئاوی زێرە ئایا عیاری چەندە نازام لەو بابەتانە یعنی لە زێر دروست نەکرەوە بالفعل هۆ بە زێرنی ئەو زێربی دەبێت چبی ئەو وانە زۆر ئەو قسەیە نەخە بە زێر نییە بە ئاوی زێرە. ساڵانە وڵاتی سعودیە جارێک دووجار دەیگۆڕن تەوزیعی دەکەنە سەر ئەوانەی کەوە کاروباری مؤسساتی حەج و عومرە دەکەن یاخود دەیکڕن پرسیار دەکرێت ئایا ئەوە لە بازار هەیە لەوێ بالفعل هەموو ئەوانیش دەیفرۆشن بە پارەی زۆریش. وڵاتی سعودیە لە معرەزەکان یاخود لە مەتحەفەکان دایدەنێن دەیفرۆشن خۆت بتەوێ بچی بیکڕی زۆرە. ئەمن دیارێکم پێ نەداوە دۆلارێکم پێ نەداوە ریاڵێکم پێ نەداوە بەڕخۆڕایی ئەویش سپاس بۆ خوای گەورە ئێمە توانیتمان شتێک بچینین لە دوایی بیدورینەوە ئەوەش ئەو بابەت هەیە. ئەمە ساڵی کۆچیە بەڵێ 1446 بەڵێ دەکات ساڵی ڕابردوو دەکات ئەو بەرگە هی ساڵی ڕابردووە نوێیە بەڵێ ساڵی 2025 ئەوش بە ئاخری دیتم بگە نەمزانێ ئەوە لە نوێی کەشە لە پایتەختەوە زانی بەڵێ چەند دڵخۆش بکە وەڵا زۆر خۆ ئەگەر قەلەمێکیش باە لا ئێمە ئێستا من لە خۆم تقریبن لە ئەو کارێکە 24 ساعت ساڵە دەیکەم زۆر دەستخۆشی و ینی پشگیریم لۆ کرا لە کوردستان لە وڵاتی سعودیە لە وڵەکانی الحەمدولله ینی دڵم زۆر لەوەی خۆشتر بوو کە ئێستا ئەوم پێشکەش کرا درا بە من لەوانەیە هەمن یەکەم کەس نیم زۆری وچی من هەیە ئەوانی وەرگرتووە خەڵکانێک لە هەولێر لە کوردستان لە فلان نێڵێم وڵای کاکە بەس من نا خەڵکی کەش هەیە هەیتی وەریگرتووە زۆر ئەوەی بەڵام ئەوە شتێکی پیرۆزە زیاتر تەشجیعم دەکات بەردەوام بم لە کارەکانی خۆ. ئەگەر من بمەوێ بیکڕم بەڵێ بە چەند دەیکڕم ئەمە وەڵی ئەم بخۆم بە ماڵی دوونانەی فرۆش من نەتو ناکڕم لە خۆت دەتوانێت احتیمالی هەیە لە $5,000 هەتا دەکات $30,000 بەدەست دەکەوێت. ناوی کەس مەدە بەڵام کەس هەبووە کە زانی بێتت کڕی بێتی نەمزانیە بەڵام بەکڕین هەیە کابرا بچی بە پارە بیکڕی بەڵام بە مەبلغی $100 $200 $300 $1000 نییە. چێ داوای لێکردی کە ئەمە پێشکەش بکەی بە وەڵا کردیانە زۆرە نەخێ هەر دووسێ کەسی ئەوها چیان پێ بکە بەرحاڵ ئەمن دیاریە و بۆ خۆم من لە ماڵی خۆمی هەڵدەواسم و وەکو تەقدیرێک وەکو ئەوەندە ساڵێک کە من ئەوەندە ساڵێک کە ئەمن دەست پێشاز ینی دەستخۆشیم لێکرا لە کارەکانی خۆم لە حکوومەتی هەرێم
هەمیش لە سعودیا زیاتر ئەوە دڵخۆشم کرد کە من بەردەوام لە ئیشەکانی خۆم. زۆر باشە. لەسەر ئەو بابەتە حەزت لێیە هیچ پەیامێکت هەیە؟ خەڵک زۆر پەیوەندیان پێوە کردو، میوان زۆر دێوە بسام الحەمدولله ئەم کەسێکی ناسراوم الحەمدولله، بەڵام هیوادارم تەنها لەوێش لێرەش ئێمە زیاتر حەزەکەین ماڵی کورد یەک بخەینەوە بتوانین لە پەنای یەکخستنی خۆمان بتوانین ئەمە زیاتر خزمەتی گەلی کورد و کوردیش بە جێگایان بناسیێنین لە وڵاتان بناسێ. نایکەی هەدیە بۆ هیچ کەسێکی؟ ناوەڵڵا ناخێر ناوە هیچ کەسێک داوای نەکە ئابەدەن. کەسەکەیە کەسەکە داوا بکە دەیدەمێ ئەویش مەعالە داوا ناکە، ئەویش باوکی ڕەحمەتیم و خەڵاس. ئەمە لە بابمان فێرە ئەو ئیشە بووین، بەڵام بابیش وفاتی کردووە و زەحمەتیشە داوا بکە. ئەگەر باوکت لە ژیاندا مابە ئینشاڵڵا جێمەکانی بەهەشتی بەری چەند دڵخۆش دەبوو زۆر بەرگی کەعبەی پیرۆز پێش زۆر ئەو ئەمنی فێرە ئەو ئیشە کردەوە، زۆر دڵی خۆش دەبێت. ئێستا منش کوڕەکانم لە دوای من فێری ئەو بابەتە بوو. چ نەسحەتێکی کوڕەکان دەکەین؟ نەسیحەتیان دەکەین بەس ڕازگۆی بن، خزمەتتان هەبی متمانەتان هەبی هیچ کە نییە. ئەو بۆنە هەوی خۆیتی بۆنە زۆر خۆشی دەبێت. بەڵێ پیرۆزت بێ، موفەق بی، سەرکەوتوو بی، سەربەرز بی. ئێمەش دڵخۆشین بەوەی کە کەسایەتیەکی کورد بەتایبەت ئەتۆ عەزیزی بەناوی پایتەختەوە بەخێر بێ بەسەر سرم. بەڵێ بینەرانی پایتەخت میدیا ئەو پارچە قماشەی کە دەبینن ئەمە بەرگی کەعبەی پیرۆزە کە پارچە قماشێکە لە بەرگی کەعبەی پیرۆز کە ساڵانە پێشکەش بە وڵاتان یاخود بە کەسایەتی یاخود بە خاوەن کۆمپانیای حەج و عومرە دەکرێت. حاجی سەدرەدین یەکێکە لەو کەسایەتە جوانانەی شاری هەولێر کە چەندین ساڵە لەو بوارەدا کار دەکات و ئەمەش وەکو بە خۆڕایی پێیدراوە. ئەواتە ئەگەر کەسێک بیاوێت بچێ بیکڕێ ئەوە دەتوانێت، بەڵام بە 60 وەرەقە تاوەکو نزیک دەفتەرێک دۆلار دەتوانێت تا 20,000 دلار تەنها پارچەیەکی وە بەو مەبلەغە پارەیە، بەڵام بەشێ بە خۆڕایی وەکو کەسایەتیەکی کورد پێشکەشی کراوە کە چەندین ساڵە لەو بوارەدا خزمەت